هاتوومەتە دۆهۆک بە دوواداچوون لەسەر پرۆژەیەکی گرنگ دەکەم ناوچەیەکی پیشەسازی تازە لە دۆ کراوەتەوە. خۆتان دەزان لە زۆربەی پارێزگاکان ناوچەیەکی پیشەسازی ساڵانی هەشتاکان بوو. خەڵکێکی زۆر لەگەر گەورەبوونی شارەکان گرفتەکی گەورە هەبوو. لێرە ئەوەی دەبینن ئەمە ناوچەی پیشەسازی کۆنی دۆهۆکە ئێستا هەر هەمووی وەک ئێستا کە دەیبینن وای لێ هاتووە. دەیانەوێت کۆمەڵێک پرۆژە هەیە بۆ ئەو ناوچەیە وەک بەپێی زانیاریەکان دەڵێن دەبێتە ناوچەیەکی سەوزای لە دەواازەی دۆهۆکە. بزانین ئەو پرۆژەیە لە دۆهۆک چەندە سەرکەوتوو بووە، کاسبکاران چی دەڵێن، ئەو پرۆژەی کە پێی دەگوتێن ناوچەیەکی تازەی پیشەسازی ئۆتۆمبیل چەند خزمەت بە دانیشتوانی دۆهۆک دەگەین. لێرە زۆربەی دوکانەکان ڕوخێنراون بەڵام سێرم پێها لێرە وەستایەکەیە خەریکی چاکردنەوەی ئۆتۆمبیل ماندوو نەبی تۆ دوکانت تێک نەچووە؟ ناوەڵا چۆنە مایتەوە لێرە بە خودێ ئەم ئەوە 26 ئێکسینەعە ڕۆبووی حتا بگۆ ملڤێری یا من از خودان عقد و اجازه ما دکانم 6 متره الفيري 6 متره که ساقط دائما پشت معرضه او 6 متره نشه مواكب قطعه كيله 10 مترات من شارعي ده ما قلت يا شهرواني ما قلت يا محافظه ما قلت يا استثماري بشت ما عدد هو كي هو صاير جار كيله وجار نزمه وجار صاير اس نشه مي قطعه اوفاكم باشه تو ئێستا ناتوانانی ئاوەدانی بکەیت لا ئەسناشە ماڤەکەم قطعەوە کیرە ئەس دە 16 میلیۆنە لێدەم حتا بەست کە مەعارتێتە مستەوەی شوارعی لە گیرفانی خۆت پارەکە ئەش بەریکەوە خوب دە ئەف دکانە هەموو دوکانەکە لە گیرفانی خۆیان هەمیەش بەریکەوە خۆیت بخۆ ئاوا کردین خڕێکەوە هەندێکەوە 20 دەفتەرێت لەکە 30 دەفتەر ئێستا دەڵێن قازانجە وەختی خۆی خەڵکێک داهاتە ئەم ناوچەیە داهاتە ئەم سناعەیە ماندوو دەبوو شەقامەکانی قیرتاو نەبوون ماندوو بوون و ئێستا شتێکی مۆدێرن دروست بووە ئەvە جەتوزانی چاوەسەیدا ئەسینەعە ئاڵوکە ئەوە ئاواکیری ئەوە تجاریە صناعة علوكا جي 6 متر ده عالمي بدفتر ونيفا ب 6 ورقة ده عالمي تجاري تجاري مخرب باريخوي كري من نشاط ده وإفادة التلفون ده البلدية أفاد دكانه 6 متر البلدية چه نویسای دکانوی 40 متر ما 6 متر يعني او دكانه ب 40 متر نوسي أبا ب 40 متر نویسای لا اصل ده 6 اصل ده 6 از ايجار 6 متر الدم او ناوچه استاكا تيك شو ناوچه کی تازه درست کراوه بله چونه پید کامیان باشه والله صناعه دي باشتره يا الوكا او این دوی باشتره بو ما شوفيره باشتره يعني بو شوفيره باشتره صناعه جديدة حديقتها يعني برفرها جاي استراحة حديقة جهة جاي استراحها زادكاني برينا جادركها هم قيرن برفرهن بس بو في ترى عندك تبيجن حقيمة نضا يا ما وكاك ريبر في ترى منها راستي استحقوا كيف شو هاتلا وستا هم يتك شوية تشتاق الفيرينينا وستا ماكينة وستا ماكينة وستا من الفيري اس مجبور شو ما تي فوستا تلفوني بوكر لي قلت ولا اري والله كهرباجني استحالي تشتاقنينا ام شو نتسيلي ببار شو ام شو هنا والله يا شو هنا بتا بارك باشا بو يعني خلكي في منطقة هم بتا طبعا خەریکن بەردەکان دەهارن چی لێ دەکەن؟ ئارێ بەردەکان هیر دەکەین بۆ شارع باشە خەڵکێن دەرەی تۆ؟ کەلەکچی کەلەکچی ئێرە دەگوازرێتەوە پێت چۆن بۆ ئەو ناوچێ بگوازرێتەوە؟ وەڵایی ئیشێکی گەلێک باشە و یعنی خاوین بیەوە ئێرە باشتر بی لەوەی کۆی سناعەیە و پیساتیە و مەزبەڵەیە زۆر ئارێ وەڵا هەر بیژەوە بی ئێستا ئەوە چەند ئیش دەکەن هەر پیساتی ڕای ئارێ وەڵا هەر پیساتیە و هەر خۆلە و پەڕۆکە و تایە و شکالۆن پاش ماوەیەکی زبڵ و خاشاکێکی زۆر ئارێ وەڵا یەکجار زۆر بە پەرۆشم ناوچەی پیشەسازی نوێی دۆهۆک کە پێی دەگوترێت ئالوکە ببینم بزانم لەو ناوچەیە پیشەسازیە کە ئەم ناوچەیە ئێستا بەسەری دەکەینەوە هەر لە دەواازەکەیمە سیرکەن ڕێگاکەی سەوزاییە دارێکی زۆر سەوزایەکی زۆر سەرنجی ڕاکێشاوم ئەمە نەک تەنها بۆ دۆهۆک پێویستە بەڵکو بۆ هەولێر کە پایتەختە پێویستە ناوچەیەکی پیشەسازیە بێ بۆ سلێمانی بۆ سەرجەم شوێنەکان بەیەکەوە بابچینە ئەو ناوچە پیشەسازیە بزانین وەک پێویستە یاخود
ئەم شوێنەی دەیبینن ئێستا ئەو سەوزایی کە هەیە ئەمە پارک نییە لێرە وەک دەبینن شەقامێکی جوان شەقامێکە دەتوانم بڵێم 3 ئۆتۆمبیل بە ئاسانی تێیدا هاتوچۆ دەکات لێرە چەند زۆنێک هەیە ئەمە یەک لە زۆنەکانە هاتووینەتە زۆنی بی کە چەند دوکانێک کراوەتەوە ئێستا خزمەتی هاوڵاتیان دەکەن چەند دەبیت تۆ ئەو کارە دەکەی لێرە؟ 8 تەیبە شوریوە چەوەیە؟ يعني نقلك بوشة صعيب قلق والله. جبرت شيء حمي خلق نايرة؟ نهوت البير يعني حميد شوف فيش معرض فكرية نهوت البير. يعني صناعي فيش معرض بوتا بروبلم بوتا كيشا. باشا أو هي أوي هي أو ناوتشيا؟ أو صناعي ألوك يا أبي. ألوك أوي هي أو هي كهرب هي قلق بوشة. خدمة جزاري. يعني خدمات حميد كاملة بوشة والله. همي تشيش باشا. حميد بوشة. بس لازم في تبين او في ترى حداد مثلا معرضي حميدية البيري او شغل بوشة يعني هذا سحكي البغداد سحكي اربيل سحكي تركو نهو صناعي مين ابي يعني تو دبيجا ويلا دوك هاتي كرن نلا هفليري نلا بغداد نلا تركيانينا هو صناعي اشتكي قلق باشا او انديك من دمي وتاكيدي كما بو هر شوينه كاوداني تدابي بتايبت ناوتسي بيش سازي ايش بكاربا دكن ئیش بە ئاو دەکەن ئەم برادەرێ ئەو دی و باسی لەوە کرد کە ئاوێکی باشیانەیە حەز دەکەم بۆ خۆم تاکید کەمەوە زانم ئاوەکەیان چۆنە ماشەڵڵای لێبێ یانی ئەگەر بەو شێوەیە بێ کاکی برا چۆنی کا بیتە پێش زەحمەت نەبی ئەو ئاوەی ئێستا دێ 24 کاتژمێرێ یانی 24 ساعت 24 ساعت 24 ساعت کەهرەب و ئاو کارە باشمان هەیە ئەرێ کارەبایەکەشمان ئەوەیە پێوەریشیە مستەمڕە كهرباء مستمر؟ أري مستمر. هاويش مستمر. بس أتو بيمبل كم صالة وستاي؟ إيش؟ تقريبا 15 صالة. لولا إيش ذكرت؟ أري الفيري الدهوكي والشنغاري بقو مشنغالي يعني وسطاهم. باشا تو وسطاي. من محل أو ناوتشي استادروس كراوة أو ناوتشي بيش سازيا. بله. مو في تركنا نيركار بكننا وقرننا وتوزن لشوينكي بيز دانه وكار بكننا نير بو. بله إجبار مالد وان نزينجي وان الفيري بيش معرضة. إجبار فيكي ناينا فيري. أو ناوتشي شو دبين صناعي نو شو دبين. والله صناعر نوي باشنيا. باشنيا يعني نوكا جادة هي أو هي كهرباء هي سوزاي هي بس نانيا همي خدمة جزارية كيا نانيا باشنيا نانيا جبرش نانيا بونر بيرها بلافا بون همي بونر بش معرضو ساشرعو يعني كيشة ودقل بش معرضة بش معرضو ساشرعو باشا تو بيجا من يعني جبرش ما حسب اشتي تازه ناكين يعني شتاكي جوان خاوين ايرا باكا يعني ابي باكا والله ايرا باكا جبر شو في ترنايت ايرا نو تشكو يديرا طبعا كيشيك يعني او كيشيه بوتا كيشيكي جورا يعني بروجيك دكري دانو جوانكاري بو شاركه بكري جينغا زياد به دوكانداران كاسبكاران استراحتي تيدا بكن بلام كوملا كاسبكار دلن نخير كا اما لقازانجي او ولاتنيه لقازانجي او شارنيه يكسر دبيته كيشيكي يكجار جورا باشا من بدوا داچون بو او بابته کردوا ناوچێکی پیشەسازی مۆدێرن وەکو بینیتان ئەو ناوچە جوانە خەڵکێک دەڵێ ناچینە ئەم شوێنە ئەمانە کۆمەڵە کاسبکارن لە ناوچەیەکی دیکەی پیشەسازی هەر لە دووە کار دەکەن لە پشت پێشەنگاکە کە لەوێ ناسراوە نوێنەری ئەو ناوچە پیشەسازیە کاک چەلەنگ دەمەوێت لە سەرەتاوە لەگەڵ تۆ قسە بکەم کاک چەلەنگ بە بەراورد لەگەڵ ئەو شوێنە مۆدێرنەی دروست کراوە ئێرە شەقامی نییە جەنجاڵیەکی زۆری هەیە یعنی جێبستی ئەوە بوومە دوکانێکی لەم شێوەیە 4-5 وەستا تێیدا کار دەکە هەموو دابەش کراوە بۆ ڕازی نین بەم ناوچە پیشەسازیە تازەی کە دروست کراوە لە دۆ ئەو خەلەتیل گەلمە هاتی نەکردن خوش بیدایەتی بوو یعنی ڕۆژە ئەولی وەختیان شوێری ڕاکردی گوتنەمە دەهێنە تعویزکردن وەک تعویز ئەم نەک تعویزکردن یعنی عەردێ دایمەمە پارێ خۆیە چێکردی
صناعة قاديجي بوما تشكرن أو جي بارة نوكي بريا بسام كريا بلدي نأما باري خوي تشكري أبا استا پارە وەردەگرن پارە وەردەگرن بەلاش نییە تشتێک چەند پارە وەردەگرن گرینگە ئێمە مەبلەغی پارەکە باس بکەین چەند پارە وەردەگرن کاکە مەبلەغی پارە هەیە هەتا دەفتەرێک و 6 وەرەقەیە دەفتەرێک و 50 وەرەقەیە لۆ 6 مەتری بەس یعنی ئەگەر وەستایەک 20 ساڵ دوکانی هەبێ بچێتە ناوچەی پیشەسازی تازە دەبێت دەفتەرێک و نیو پارە بدە دەفتەرێک و نیو پارەی دەدا دەستە یەک دوکانەکە 6 مەترە خەدەماتی نییە یعنی وەک دەست ئاو شێوها نییە ئەوەی دیواری ناوبڕیش یەک دیواری دایان لەگەت جیرانەکەی یعنی زۆر خەلەتی لەوێن دەریش هەیە دەزانین بە دیزاینەکە ڕازی بە دیزانەکە زۆر هیچ نییە ئەوە هەیتمانە تەمەشاکرد ئەوە ئێستا لۆ سیناعی کاسب کار لۆ هەموو ئیشک حەدادی فیتەری سەباغی چەندی چاکردیە 6 مەتر ئەخە کاکە 6 مەتر لۆ گەراجی سیارەی نابی وێ یعنی مەساحەکەی بچووکە مەساحەکەی زۆر بچووکە و تەکلیفەشی زیادە چەند عەدەدی چاکردیە بەس 6 مەتریەکە 930 عەدەدی چاکردی تەکلیفەی چەندە 357 1 متر ئیدیکە دیە ئیدیکە ئی نەدایە خەلکی سیناعی بری چەندە 15 بە 40 چەندە سعرەکەی لەسەر متری قیاسی کرا ئی خۆی ئی تجاری بە 119 دینار بەڵام ئەوە حکوومەت ئەو بڕیارەی داوایان خاوەن پرۆژە و بڕیار ئەوە خاوەن پرۆژە عەقدی لەگە گرێبەستی لەگە حکوومەتی چاکردیە ئەوە حکوومەت پێ مەسئولە خاوەن پرۆژە بەس دەگوترێ کاک چەلەنگ ئێوە لە لژنەکەدا بوونە لەگەڵ ئێوە دانیشتون قسەیان لەگەڵ کردوون ئێوە خۆتان ڕازی بوونە بەم پرۆژەیە ئەوە هەیە کاکە هەیتمانە لەگەل لزنە دانیشت بوو بە دڵیوی نەبوو لە لزنەی سەحب بووە دەزانی چە ئەو مواسەفاتەنە لەگەل لزنەی بەدڵی نەبوو کابرا هەستای دەرچووە لە لزنە بە شێوەک بەڕێوە چوو غەدرێک لەو خەڵکە هاتەکردن یعنی ئەو شوێ دیار نییە بەس ئەو داتانە بەردەستیمەیان کە تەمەشا خەلەتی سەرەکی ئیبیدایەتیان چاکرد ئێمە برێ 1200 عەقد و ئیجازەمان هەیە ئەمە دابەش کران ئێرە سیناعی ڕسمیە بە شتێکی تەزاوز نهاتی ئێرە بە ڕسمی بە پلان بە هاتیەکردن دوو سیناعی یەک ئێرە یەکی ئەولایە ئەمە دابەشی کردن وەختی دابەش بوون 700 نەفەر هاتنە ئێرە کاکە ئیدیکە لۆ ئالۆکەیە برێ 500 مان لۆ ئالۆکە وەختی ئەو سعرەی دەبینی تەکلیفەی زۆرە کابرای کاسب کاچیم پارەی نییە یومیەی 20,000 30,000 دەفتەر و نیوەک لۆتو لە چێ دەینی پرۆژەیەکی تازە بچووکترینی 6 مەترێ دەڵێن ئێمە ئامادەنین بچینە ئەو شوێنە بۆچی هەستان لە جەنجاڵیە ئەمن ئەسڵەن لێرە 6 مەتریمان نییە دابەشی دوو ببیت و دابەشی سێ بیت ئەو دوکانی کو دابەش بوونە مەساحەتیان گەورە بووە یعنی ئێستا ئەوان 6 متریان اختیار کرد ئەمە ئەوانەی دابشکری ئاگن ئەغڵبەیان تقریبا 100 متریە یعنی مثلا 800 مترە 400 مترە بووە دوو دوکان 800 بووە 4 دکان ئەمە نیمانە 6 متری کردیوانە دوو دوکان ئەوە یەکی دوانە پیلانەکە ئی حکومەت زۆر خەڵەتیان هەبوو لە سەرەتاوە ئەوان دەخوازن ئێستا پیلانەکە خەڵەتی خوان لەسەر حسابیمە ڕاست بکەنەوە بۆ ئەمە وەختی ئەو عەردەمان وەرگرت ئەوە جێی ئەنقاز بوو ئەمە بخۆم عەردم خاوین کرد زبل و خاشاکی لێ بوو دۆک هەر عەردێک بەهاتاوەکردن زبلی لێرە بوو ئەمن حتا 200 قەڵابە هەر قەڵابەک بە 30,000 دینار فرێم دای حتا عەردی من هاتیە مستەوەی شارعی هەموو بە پارە و پێشی پارەش سارف بکەین ئەمە چوم شخصی من چوومەکەم بەدیر بەلەدی هەری گوتگمە ئەمن ئەو پارە لێ سارف دەکەم ئەتو جێ ئەنقازت دامن ئەرێ ئەو سیناعی ڕسمیە ئەنش کاتیە بە من گوتیان ئەو سیناعە مەستر پلانی دهۆک تەسمیمی دهۆک کۆ چ جارە ینی 30 ساڵی دی 40 ساڵی دیش بەدل نەبی لەبەرەوە دهۆک خلاص بوو قەپات بوو چ تەسمیمی تر ناتوانن ڕزامەندی حکومەتتان وەرگرتووە بەڵەوەی پارەی لەسەر من بخۆ شخصی گوتیمە مدیری بەلەدی پێشی ئێستا بەدل بووە مدیرێکی هاتیەجێ ئێوە بەنیاز نین بیگواستنەوە نایەتە گواستن لەبەر ئەوەی نەڕازینە نەبە پێی قانون ئەری کاکە هەر کاتێ ئەو سینەعای ئاڵوکە هاتە گواستنەوە ئەوەش بلا بێتە گواستنە لەبەر چی لەبەر ئەوە ئەوەش ڕسمیە ئەوەش ڕسمیە ئەوە چی کتابە لەبەر ئەو کتابە ئێستا لەسەر ئەوەش قسە دەکەم باشدا بزانین
هەر جاری سینای ئاڵوکە هاتە گوازنەوە بڵێ نێمە خەڵەتیمان کردیە با بێن ئەوەش بگوازنەوە چونکی سینعی ئێمە ڕسمیە نابێت ئەعلانکە بەبەستەوەیە باجی بەرپرسانی ڕابردوو نادەن ئەکید ئێمە سینعیکمان هەبوو لە باڕۆژکێ ئەوە 30 ساڵە خەلەت بوو لەبەرەوە دوو گچکە بوو لەناو بازار دەریان کرد دانەجێک کەسکاتی بەمان گوت هەل دەگرین دوکانمان هەمووان خراپ کرد عەردیان دایەمە بڕۆن بخۆتان ئاواکەن ئەمە شخصی خۆم ئەو کابرایەوە دوو ئەوە سێ بە بەڵگە ئێمە خانی خۆمان تاپوو ملک لەسەر ناوی خۆمان دوکانی خۆمان ئاوا کردیان هەر جارە کە پرۆژەیەکی مۆدێرن دەکرێت لە کوردستان یعنی زۆربەی کاسبکاران دەترسن نمونەیەک لە هەولێر بازاری لەنگە گوازرایەوە حکوومەت پرۆژەیەکی تازەیە بوو هەموو کاسبکاران وەک ئێوە ناڕازی بوون گوتیان ئێمە زەرەر دەکەین کەچی دواتر گوازرایەوە هەر یەکێک لەو دوکاندارانە قازانجێکی یەکجار زۆریان کرد بۆچی هێشتا هیچ نەبووە ئێوە دەڵێن ئێمە زەرەر دەکەین زەرەرمان دەستپێکی برا سینۆعامە یا باڕۆژکی وەختی هاتیە ڕاکردن ئەف مەرجەت گەلمە نەگوتنیە گەل خەڵکی سینۆعی مەرچ یعنی دەبێتن تەخسیسکردنەوە عەردی بوومە ئەم ئۆگەدۆر نەکردین یا دوێژی مە دکانە خو کۆملی و بوو حکمەتی هێلایە ji ber çi çikû me jî bojêrê xwe divêt me jî porkê divêt senterê bojêrê dihokê em gel caniyê ne em gel poqijiya bojêrî ne em gel xelkê xwe ne hikmet parça erdî da me alvî cihê nehatûlê gote me ev erd bûte bînaetê xwe bide me gote bila em zerarmendin jî bes bû masliheta xelkiye bû caniya bojêriye em razî bûn zerermend bûn ekîd çûn belge êsta dikanım he dikan la sînoa me du kes bû lena mesahetî 210 metre ez vekîl bûm hedod rexmin ve bû girêbesta me ser navê hedodî bû em me du şol kirin me 210 metre hebû me dikana xwe da hikmetê 250 metre da min wî me bînaet xir dayê ew ê erda min ez hatim min ew erdilvêrê ava kir dikanekî şwe hej defter milê da dikanekî şwe sê defter milê da ev 11 defter mil her du dikanê xwe da ez û şirîkê xwe jêk vebûn yani evê hikmetê mişkîle jî bû me çêkirin dawakarîtan çi ye bi kurtî û puxtî dawakariya vî xelkî ku em ev rûke pêşwa ve taxivî waqe halê vê gavkê navbera kes razî nîne rabî yê tadîne firûtin kirîn û firûtin pêwakiye kirin eger bêşteme memnû e eger ew bêşteme memnû e sînaa alûka dikana xwe da medxela dermana dikana xwe da memela plastîkî dikana xwe da memela birincî dikana xwe da kebabçî dikana xwe da gazfirûşî dikana xwe da zêdingirî bu wî çawa dirist e û ez mistefmira hikmetê me salane em dahatî deyne hikmetê 800 girêbestil pişt pêşangeha hene yani milyara em dînarî salane dahatî deyne hikmeta xwe em hemî mistefmir divê hikmetê ne ev şexseke mistefmir yê xwe berjandiyê xwe yani mistefmireke heqî wî ye pareyê bi xwe daha tinê divêt evî xelkî bû hikmetê divêt erê hikmet boştir e yan ev mistefmir تۆ سەوزایی هەبێ کارەبای 24 کاتژمێرت هەبێ ئاوی 24 کاتژمێرت هەبێ شەقامەکانت قیرتاو بێ لە دەوروبەری شار بێ چیمان دەوێت لەوە زیاتر کاکی فیتەر کاکی دوکاندار بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک کێشەیە من لەگەڵ خاوەنی ئەو پرۆژێ بەڕێوەبەری ئەو پرۆژەیە قسە دەکەم کاک کەسەر گیزی کە بەڕێوەبەری جێبەجێکاری ئەو پرۆژەیە کاک کەسەر پێم بڵێ لە کەیەکەوە دەستان بەم پرۆژەیە کرد و کولفەکەی چەند ساڵی 2017 بوو 19 دەست پرۆژه هاتیەکردن پرۆژه حکوومەت هەرێما کوردستانê بوو سەر 306 دونەمێت چار گوشە بوو پرۆژه پێک دێتن 2400 یەکە 2400 یەکە یەکەی دوکان پرۆژه 65 سادێ دانایە جادە کەسکاتی شوستە سولین کارە بن عەردە یعنی خزمەت گوزاری کارە بە ئاو 24 سعات کارە 24 سعات سکیورتی 24 سعات سیانەمان هەیە هەموو خزمەت گوزاریەکمان هەیە هەموو خزمەت گوزاری مەبلەغەکەت نەگۆ چەند تەکلیفەی کردی تەکلیفەی پرۆژە 62 ملیۆن
62 مليون و 674 هزار دلار نزیکەی 63 ملیۆن دۆلاری ئەمریکی باشە من دەمەوێت دوکانێک بگرم لەم شوێنەیە یان لە ناوچەیەکم دێ بەم شوێنەیە چۆن دوکانەکەم پێ دەدەن سعری تەکلیفی دوکان 40 متری 96 وەرەقە و 20 دلار یعنی قازانسان نەخسۆتە قازانج نییە دڵنیان بەپێی گرێ بەستە بەپێی گرێ بەست قازانجمان نییە بەس دکاندایە مە بەرامبەر دوکانێک کرێی چەندە هەیە حکومەت دایە یعنی کە تەکلیفێ دایە ئەو دێ بخۆ بەکەتن یعنی کاشولەی فیتەرە دونچیە فیتەرە سەباغە دکان 6 متر دەفتەر و نیوادایە تەکلیفاوەیە دکان کرێوینی ئیجارەوی هەر هەیبەت نه یا ئەو بخۆ دەتە ئیجار بەڵێ بەێ یعنی ئەو ئازاد باشە ئەدی کەسێکی دن لە هەولێرەیە یاکان لە مۆسلێ دخوازی بێتە ئێرە شول بکە چاوە دوکانێک دەزوی دوکان شەریکەی بخۆ کڕیتن ئاژی ئیجار کەتن دەگەل حکوومەتیان دەگەڵدا گەل شەریکی ئاژی گەل خوددانێ دوکانێ بخۆ باشە خەڵکێک دەڵێ لەم شوێنەدا ئێمە دوکان بکڕیان کاری تێدا بکەین ترسمان لەوەیە پارەی مانگانە ئیجاری مانگانە زێدە بک کۆمپانیا شتێکی وەسا هەیە لا کۆمپانی ناشێتن ئیجارات تەخسیس کاتن خەڵکێک ئیجارێت دانیتن کۆمپانی نادانیت کاک نزار زوهێر بەرپرسی یاساییە لە شارەوانی دۆک دەمەوێت ڕاستی ئەو بابەتە بزانم لە داهاتوو ئەو ناوچەی چی بەسەر دەکات لە داهاتوو ئەم وعدی دەینە خەلکی خۆ وعد وشمەوال بگرێن ئەم پێ مەسئولین ئەخفناخۆ کوجێ سینەعاکەون دەبیتە پارکێکا گشتی بۆ مەسلحەتە عام سەبارەت بە گواستنەوەی کاسبکاران بۆ ناوچەی پیشەسازی تازە و ئەوەی کە لای پێشەنگەکان باسیرەوە دەکەن دەگوترێ پێشتر بڕیارێکتان داوە بەڵام ئێستا پاشگەز بوونەتەوە سەر لەبەری بڕیارەکان دەستکاری دەکەن بۆیە زەرەر بە بەر کاسبکاران کەوتووە بەێ ئەلحەمدلله ئەم شوێن کوێ چەندێ بکەین ئەم ناجح بووین گەشتە مەرحەلەکە نەجاحەتێک و ئەم خراپ بکەین گەشتەوەی مەرحەلە نەجاحەتێک و ئەم خراپ بکەین طبعا ئەو هەمیە مهمترە خراپکردن سینەعاکەون و هەنداوەکەون وقتی ما دست بخرابکردنی کردی مشکلات بوم پیدا بود خلکی ویری زور به هر زور نقل بونه رخدیه باجره که سینه عقادی ها بچیک مهیل نزار که همین نقل بونه ویری و بشکل که تجاوز دکانت خود تقسیم کردن و دانب کردن الویری امر بوین ما چند قرار تجاوز بس وان دبيجن يعني وندي من زانياري هبي دبيجن بريش هر وصاحبويا هبو بس نبي يعني بالرزامندي حكومه نوكا حكومه دبيجه كاك لازم يك كس كارت دابو بله هیچ موافقه رسمي يدبري كيجي نبو تشيد بيتن مخالفه كربن ندبر جوابن كيم بن بس بشتي خراب كرنا صناعه كذن اف حالت زیرگاوی گلک میشه بو و تأثیر کرد بو فوضا شوازی دا باش کردنکا یعنی دو بابت هیک وان قصیده سر دکن یک یعنی هم کسیان پیوستیان به زوی زیاتره یعنی شوینی کارکردنی زیاتره و 6 متری پیدا ده و اوی دو میشان دلای لسرتا ده به میان گوتوا کلفی پروژکتان لیوردگرین بلام استهاتو القازانزمان لیوردگرین بله مش توضیح کن ولو يا قازانجي وكل في تابعي استثماري بس ما معلومات السرهين او باريجي والجتي فعلا كلفي بناء جبركو خدمات توي زور مصرف ليتشي نبس تني دكانه 6 متريه دكانه شارع رصيفه آوه كهرباء جامعه يعني مشروعك متكامله وقت تخمينت كي نبز 6 متر تخمين كي تلي خدمات هم يا تقدير كي باور بك كيمتري كلفيجي كي جي يعني معلومات ما يعني او معلومات ايوه هتانا ببي همان اتفاق قرابه بالضبط اما ابوتاجي قلتيكو الديف 1 روبرا نداينه نخير افتشتاجي وصانينينا كتب تشي صناعه كابن روبري اشخرا ماستر تشيد بيتن 100 متر بيت قال بلا 200 متر بيتن جردا كري الديف مساحه زيرتجي كي داي باش بلام هي دلا من جراج ما 1000 متر 6 متر ينداوتم بيجي او تصاني اصحكي او حالات هين او هي جراج الوري هي بس او كارناكت الوري جري بس تلقى البلدي هي كريدارك كرياتيفا خدانك جري بستي قطعه 6 متري زياده يجيك لازم هر ندا باي بس بو راضي بيناوي داكو تشي اريشه تشي نبن داكو بجهين هدف اخو ما مشاكل توحل كده بەشێک لە کاسبکاران مەترسی ئەوەیان لێ نیشتووە ئەگەر بێت و لە ناوچەکانی پیشەسازی پێشوویان کە کۆنە ئێستاش تێدا کاری تێدا دەکەن
بگوازنەوە ئێرە ترسیانەوە هەیە ڕزقەکەیان وەکو پێشوو نەبێ و زەرەر بکەن بەڵام بەپێ ئەو بەدواداچوونەی ئێمە کوردومانە چ خاوەن کۆمپانیا و بەرهێنەر کە ئەم پرۆژەی کردووە چ لایەنی حکومیش ئەوەی کە لە واقعدا دەبیندرێ خزمەت گوزاریەکان بە شێوەیەکە زۆر لە ناوچەکانی پیشەسازی پێشوو باشترە خزمەت گوزاریەکان هەم بۆ دوکاندار هەم بۆ شۆفێران و هەم بۆ سیمایی شاری دوهۆکیش یەکجار جوانە ئەو پرۆژەی ئێستا دەبیندرێ بۆ زۆربەی شارە گەورەکان هەولێر سلێمانی شارۆچکەکانی دیکەش پێویستە ئەنجام درێت بە مەرجێک هەمووان تێیدا سوودمەند بن کاسبکار هاوڵاتی خاوەن پرۆژە و حکوومەت و سیمای هەرێمی کوردستانیش بەو هیوایەن ئەو ئامانجە لە هەموو شوێنێک بێتە دی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستکەوێت.